رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژا لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەممە 14 ئەیلولی 2025 سان پێشکەش دەکەین. کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. ڕێبار ئۆجەلان پەیامێکی بۆ فستیڤالەکەی دۆرتمۆند نرد و ڕێگەیان هەرکات ئەو میراتە کەلتوری و سیاسیی ئێوە ئافراندوتانە لەگەڵ ئەم تێکۆشانەدا یەک بگرێت کە ئێمە پەرەی پێدەدەین، ئەو کات سەردەمێکی نوێ لەسەر ڕێگەی ئازادی و دیموکراسی دەست پێ دەکات. لە 33هەمین فستیڤاڵی کولتوری کوردی لە شاری دۆرتمۆندی ئەڵمانیا پەیامی ڕێبەر ئۆجەلان خوێندرایەوە. ڕێبەر ئۆجەلان لە پەیامەکەیدا ئاماژە بۆ دەکات ئەو گەلەی بەهۆی ناچاری و فشارەوە ڕووی کردووەتە تاراوگا لە ڕێگەی کەلتور و زمان و ڕەنج و هونەرەوە ڕیشەی خۆی پاراستووە. ڕێبەر ئۆجەلان دووپاتی دەکاتەوە فستیڤالە کەلتوریەکان تەنها چالاکی کەلتوری نین، بەڵکو وەک ئیرادەیەک بۆ زیندوو هێشتنەوەی ڕیشەی گەل لە تاراوگەدا ناوزەدی دەکات. پەیامەکەی ڕێبەر ئۆجەلان بەم شێوەیە: هەڤاڵانی هێژە، ئێوەی ئەوروپانشین بەهۆی ناچاری و فشارەوە ڕووتان کردووەتە ئەوێ، وەلێ با بەرەو پێشچوونی ئەو پرۆسەیە کە ئێمە دەستمان پێکردووە گەڕانەوەی ئێوە بۆ وڵات دەبێتە دەروازەی سەرەتایەکی نوێ، سەرباری هەموو زەحمەتەکان لا ڕێگەی کەلتور و زمان و ڕەنج و هونەری خۆتانەوە توانیتان ڕوشەی خۆتان بپارێزن و لە هەموو زەمینەیەکدا بەردەوام بن لە تێکۆشان. ئەمڕۆ بۆ بەرەو پێشبردننی کۆمەڵگەیەکی دیموکراتیک لە وڵاتەکەماندا زۆر پێویستمان بەو ئەزمون و پشتیوانیەی ئێوەیە کە بە تێکۆشانی خۆتان لە ئەوروپا بەدەستان هێناوە. ئەم وڵاتە پێویستی بە ئازادی و دیموکراسی و بنیاتنانی کۆمەڵگەیەکی نوێیە. ئەم پرۆسەیە بە بەشداری تاراوگەنشینان بەهێزتر دەبێت. ئەم پرۆسەیە کە هەوڵی بەرەو پێشبردننی دەدەین سەر لە نوێ هەمومان بەڕیشە و خاک و یادگارەکانمانەوە گرێ دەداتەوە. کۆبوونەوەتان لا فستیڤاڵی کەلتوری لە ئەوروپا تەنها چالاکیەکی کەلتوری نییە، بەڵکو هاوکات ڕنگدانەوەی ئیرادەیەکە بۆ زیندوو هێشتنەوەی ڕیشەی گەلەکەمان لە تاراوگەدا. لە ڕێی سیاسەتی ئەنقەست و مەبەستدارەوە داینامیزمی گەنجانی وڵات ئاراستە دەگرێت بۆ دەرەوەی وڵات و بۆ ڕێگرتن لەم سیاسەتانە پێویستە پەرە بە بەرنامەیەکی فرەلایەن بدرێت. لەم هەلوو مەرجەدا پێویستە ئامانجی سەرەکیمان تێکۆشان بێت لەسەر خاکی خۆمان. ئەو دەمەی کە پێکەوەین لە تاراوگە بێت یان وڵات، هیچ هێزێک ناتوانێت ئەم ڕێپێوانە بوەستێنێت هەرکات ئەو میراتە کەلتوری و سیاسیەی ئێوە ئافراندوتانە لەگەڵ ئەم تێکۆشانەدا یەک بگرێت کە ئێمە پەرەی پێدەدەین، ئەو کات سەردەمێکی نوێ لەسەر ڕێگەی ئازادی و دیموکراسی دەست پێ دەکات. لەگەڵ خۆشەویستی و باوەڕ و یەکگرتنێکی جوان، عەبدوڵڵا ئۆجەلان، دوورگەی ئیمراڵی. فەرماندەی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا موراد قەرەیلان لە چیاکانی کوردستانەوە بۆ 33هەمین فستیڤاڵی نێونەتەوەی چاندی کوردی کە بە بەشداربوونی 10,000 کەس لە شاری دۆرتمۆندی ئەڵمانیا بەڕێوەچوو پەیامێکی ڤیدیۆیی نردوو. لە پەیامەکەیدا وتی دەبێت وڵات پارێزانی کورد و دۆستانیان لەم فستیڤاڵەدا بە شەو و ڕۆژ کار بکەن و ڕەوتیشی کار بکەین و دەستی ڕێبەر ئۆجەلان بەهێز بکەین گەرنا چارەسەری نایەتە ئاراوە. هەروەوتیشی ئێوە دەتوانن تێکۆشانی گەلی کورد و کوردستان زیاتر بەڕێوە بەرن، بۆ ئەمەش دەبێت خۆتان بەڕێخستن بکەن. دەبێت هەمووان لە پێش هەموویەوە ژن و گەنجان گوڕ بە تێکۆشان بدەن و کۆمنی خۆیان دروست بکەن و ئەنجومەن دروست بکەن و هەروەها جەختیشی کردەوە با هەموو کەسی خۆی ڕێکخراو بکات. ئەوتیشی دەبێت هەموو وڵات پارێزێک وەک دیپلۆماتکارێک کار بکات و خەبات و کەسانی تر بەڕێخستن بکات. 33هەمین فستیڤاڵی نێونەتەوەی کەلتوری کوردی کە لە شاری دۆرتمۆندی ئەڵمانیا بە دروشمی ئازادی و دیموکراسی بەڕێوەچوو کۆتایی پێهات. فستیڤاڵەکە بە ڕێپێوانی ئازادی و دیموکراسی درێژمەودا
بەردەوام بوو. دواتر چالاکوانان ڕاگەیاندراوێکیان خوێندەوە و تیایدا ڕایانگەن تێکۆشانمان بۆ ئازادی ڕێبەرۆجەلان و گێلەکەمان تاکو مسۆگرکردنی پێگەی گێلی کورد و مافە کەلتوریەکان و بەدی هاسنی ئازادی ڕێبەرۆجەلان بەردەوام دەبێت و لە چوارچێوەی پارادایمی نوێدا درێژەبە تێکۆشانی ئازادی دەدەین. هەروەها وتیشیان پانگەوازی ئێمە بۆ گەنجانی کورد ئەوەیە کەلتور و ناسنامەی خۆتان بپارێزن. ڕاگەیاندراوەکە با دروشمی گەنجان فیدایی ڕێبەرۆجەلان و ژنجیان ئازادی کۆتای پێات. هەروەها فستیڤاڵەکەی ئەم ساڵ تایبەت بە فەرماندە پێشەنگەکان کا لە تێکۆشانی ئازادیدا شەهید بوون وەک نورەدین سۆفی، ئامینە ئەرجێز، کۆچەر و ئورفا و بەختیار گیابارکرا. بە درێژایی ڕۆژەکە وێنە شەهیدانی ئازادی کوردستان لە گۆڕەپانەکەدا بەرزکرایەوە. کوردان و ئازادی خوازانی ڕۆژهەڵاتی کوردستان لە وڵاتی نەروێج سێمین ساڵیەتی شۆڕشی ژنجیان ئازادیان لە ئۆسلۆ بەرز ڕاگرت و ڕایانگەن شۆڕشی ژنجیان ئازادی لە دژی ڕژێمی سەرکوت کرد هێشتا بەردەوامە. لە چایلاکێکەدا پەیامی حیزب و ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە نۆروێج بۆ سێمین ساڵیەتی شۆڕشی ژنجیان ئازادی خوێندرایەوە و تیایدا هاتبوو تێرۆرکردنی ژینامینی بەدەستی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران تاوانەکە کە بووە هۆی ئەوەی جارێکی تر تووڕێی خەڵکی ستەم لێکرا و ئازار چێشتووی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و گەلانی دیکەی ئێران بە گشتی بتەقێتەوە و شۆڕشێک هەڵبدات بە ناوی شۆڕشی ژنجیان ئازادی. هەروەها لە پەیامەکەدا هاتبوو لە شۆڕشی ژنجیان ئازادیدا پێویستە لێرەدا بەبیری بهێنینەوە زیاتر لە 500 کەس کە زیاتر لە 70 منداڵ و نەوجەوانیان تێدا بوو کوژران و سەدان بریندار و هەزاران ئەزیندانی لێکەوتەوە. هەروەها جەختیشان کردەوە شۆڕشی ژنجیان ئازادی بەهێز و بە شێوەی جۆراوجۆر بەردەوامە لە ڕوبەڕووبوونەوەی ئەو ڕژێمە ستەمکارە. ڕۆپەیامەکانی بەلوچەکان و ئەندامانی بەرەی چەپی ئێرانیش پێشکەشکرا. با دروشمی بە فەلسەفەی ژنجیان ئازادی گۆشەگیری کۆتایی دێت و ئازادی سەردەکەوێت کۆنگرەی ستار بە هاوکاری لەگەڵ دامەزراوی بریندارانی جەنگ و پیشاندانێکیان لە گەڕەکەەکانی شێخ مەخسوود و ئەشرەفی شاری حەلەب بۆ داواکردنی ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان ڕێخست. لە دامەزراوی بریندارانی جەنگ لە حەلەب مستەفا کەمال حەمۆ لە خۆپیشاندانەکەدا وتارێکی پێشکەش کرد و تێیدا جەختی لەوە کردەوە کە ئەوان قەرزاری بیر و فەلسەفەی ڕێبەر ئۆجەلان و ئامادەن هەموو شتێک ببەخشن لە پێناو جێبەجێکردنی بنەما و بیری ڕێبەر ئۆجەلان و بڵاوکردنەوەی فەلسەفەی ژیانی ئازاد و بنەماکانی نەتەوەی دیموکراتیک. جەختیشی کردەوە پانگەوازی مێژووی ڕێبەر ئۆجەلان بۆتە دەرفەتێک بۆ چەسپاندنی ئاشتی، بەڵام پێویستی بە پابەندبوونی لایەنێکی تورکی هەیە بۆ سەرکەوتنی ئاشتی. هاوکات ئەندامی هەماهەنگی کۆنگرەی ستاریش نەرگیز بەکر ستایشی بەرخۆدانی گەلانی ئازادی خوازی کرد کە خەبات بۆ بەدیهێنانی ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان دەکەن و باسی لەوەش کرد کە بەرخۆدانی مێژووی ڕێبەر ئۆجەلان هەموو پلانەکانی پوچەڵ کردوێتەوە و ڕێگەی بۆ پانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک خۆش کرد کە کۆتایی بە دەیان و سەدان ساڵ لە جەنگ دەهێنێت. ناوەندی ڕاگەاندنی یەکینەکانی پاراستنی ژن یەپەژە ڕاگەیان کرد لە کانتۆنی قوڵەقا دوو چەتەیان دەستگیر کردووە. لە ڕاگەاندراوەکەی یەکینەکانی پاراستنی ژن داهاتوە هێزەکانی کۆمانتۆ بە هەماهەنگی لەگەڵ یەپەژە هێرشیان کردە سەر حەشارگەی چەتەکان و لە ئەنجامدا دوو چەتە دەستگیر کران. ئۆپراسیۆنەکە بە سەرکەوتووی کۆتایی پێهاتووە. هەروەها دەشڵن ئەم ئۆپراسیۆنە بەشێک لە هەوڵە بەردەوامەکان بۆ باشترکردنی ئاسایش و ئارامی و بە ئامانجکردنی ئەو شوێنانی کە هەوڵ دەدەن ئاسایشی ناوچەکە تێک بدەن. مارکۆ گریمالدی سەرۆکی فراکسیۆنی هاوپەیمانی سەوزچەپ لە ئیتالیا بانگەوازی لە کۆنسەی ئەوروپا کرد کە دەستێوەردان لە دۆزی ڕێبەر ئۆجەلان بکەن. گریمالدی ڕایگەیان داوا لە تورکەکان دەکەین وەک وەڵامێک بۆ بانگەوازەکەی کۆنگرەی نەتەوەی کوردستان کانەکە بە گوێرەی بڕیارەکانی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا و بەتایبەت بە گوێرەی مافی هیوا مامەڵە بکەن کە لە ساڵی 2014 لە ڕۆژەڤدایە.
بە گوێرەی بڕیارەکانی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا دەمەمە سزای زیندانیکردنی هەتاتای ڕێبەرە ئۆجەلان مادەی 3 پەیماننامەی مافەکانی مرۆڤ پێشل دەکات. هەروەها گریمالدی ئاماژەی بەوە کرد کە ساڵی 2024 ساڵێک مۆڵەت بە تورکیا دراوە تاوکو بڕیارەکانی دادگای مافی مرۆڤی ئەوروپا جێبەجێ بکات کەچی حکوومەتی تورکیا بۆ هیچ زیندانیەک دانی با مافی هیوادان نەناوە و وتیشی وەک ئەندامی کۆنسەی ئەوروپا و وڵاتێکی کاندید بۆ ئەندامبوون لە یەکێتی ئەوروپا تورکیا ناچارە ئەو بڕیارانە جێبەجێ بکات و وتیشی پێویستە کۆنسەی ئەوروپا ڕێوشوێنی پێویست بگرێتە بەر تاوەکو تورکیا ناچار بکات بەرپرسیاریەتەکەی جێبەجێ بکات. بەم شێوەیە پرۆسی ئاشتی دیموکراتیک بوون گەرەنتی دەکرێت. جێ ئاماژەی لە ئەوروپا و بەتایبەت ئیتالیا کەمپینەکان بۆ مافی هیوا و بەردەوامە و ئەم لێدوانەی گریمالدیش لەم چوارچێوەیەدا بوو. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد